بابا قلت يزي حفتاني مرة شاوراني معاشي نوريكزين باشا لساعات شنو هاتوا جشاشي بياني من ليرم لششي بياني بله. وهتا كويسة موشتان بينان بارني لبنك كان هاي بمانني هو موضوعك جاب الراسينية هيا بەڵام ئەڵێ نییە دەکە بژە نییە مەچی بکەینەوە ئەو خەڵکە هەمووی خزمەتی کردووە ئەتر هەر کەسە مەدەنی بێت سەربازی بێت هەمووی خزمەتی کردو لە بوارەکەی خۆیان ئەم ڕۆژی تر هەر کەسە تەمەنەکەی سەری کردو بە هۆکارێک خانە نشین کراوە ئەوە حەقەکەی خۆیەتی کە پێهێن یعنی کە بافی خۆتە هەموو سەری مانگێک یعنی دوا نەکەوێت کاتی خۆیان وەریگری بەڵام ئەمان بەعکسەوە هەموو مانگێک هەر دوای ئەخەن و ئەبێت چەند ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژ بێ هەتاوە گوپارەکە بەرەکەوێت بەس دیعایە و کاتە بۆ خۆیانەکەن و ینی خەڵکی ڕای جەشنەوە بەلای خۆیانەوە لە بە هەم دەنگمان پێباتەوە ئەگەنە شتێکی تر نییە ینی ئەوە هەموو جارێک دوای وەک تۆ فەرمووی وەک دوای هەڵبژاردنەکان ئەمە وەزعی و خەڵکەیە وەڵی منەتیان بە خەڵک نەماوە تازە ینی هیچ منەتیان بەو خەڵکە نییە ئەگەر منەتیان بەو خەڵکە بێ قەدری ئەو خەڵکە بزانن ئەبێ ینی حەقی شارستی ینی حەقی خۆی پێبن داکاریمانەوەی ئەم وەزعەت چاکریە هەموو مانگێک ینی ئەوە حاڵ نییە زەلامی من لە ناو شارە مەخۆم بەس خەڵکێ لە دەرەوەی شار سێ ڕۆژ چوار ڕۆژێ معاشی بەر پارە نییە بێنێ بەری ناکەوێت مەجبورە ڕاتەوە هەر باسی بکەیە بڵێ معاشم فەوتاوە لیان بڕێم بەو شێوەیە یەک تۆمەت بە دروست دەکەن حساب دەڕوە ئەوە ڕاستیە یەکلامانکەنەوە ئەگە پارەکە هەیە و پارەکەمان بەنێ چونکە لەبەرەوە هەمومان بەخوا قەرزارین و پارەمان نییە و پێم نییە و کرێ تەکسیین و لە خەڵکی هەر شارەکەش نین خەڵکی دەرەوەین زۆری خەڵکی قەزا و ناحێ و لادەکان بەخوا من لە مینەوە هاتووم لە سرەمساواوە لەو دیو بڵێن منتقەی شار باشە بەس کە بێم موچە وەرگرم هەتا حسابی 30,000 خرج کردووە بەد بەکرێ سیارە دوێنە شاتی هاتم هەر ئاوا بوو ئەڵێ سبێنێ وەرە موچەکە دێنێ سبێنێ دێ ئەڵێ پارە نییە یان ئەڵێ بڕۆرۆ یەکشەممە وەرە یان ئەڵێ شەممە وەرە ئاوە پێڵێ یانی ڕاستەکەت پێ ناڵێ ئەجا کە پێش ئەڵێم کاکە بۆ ئێوە ئاوا بێماکەن ئەلە کاک خۆ بەدەست ئێمە نیە پارەکەم خۆ بە ئێمە نییە لە بانک نییە پارە نییە ئەگە پارەکە بێت ئێمەش تەوزیعەکەین ئەتانێنێ بۆ ناتانێت ئەمانە پاساوە هێننەوە فێڵێکە دۆزنەوە ئەڵێ پارە نییە ئەڵێ ئێرا پارەکە نانێرێ وە نییە ئەڵێ 200 ملیارەکە نانێرێ پارەمان ئێمە پارە بەشی موچەخۆران ناکە Thank you.